سیمکارتێک لە نێو هەرێمی کوردستان ئی زۆربەی کۆمپانیاکان بە 1000 دینار یا بە 2000 دینارە لە کاتێکدا سیمکارتێکی لەم شێوەیە 5,000 وحدەی تێدایەر هاوڵاتێک بەبێ ئەوەی ناسنامەی خۆی بدات بە کۆمپانیاکە یان بەو فرۆشیارەی کە لە شوێنی مندا دەنیشێت سیمکارتێکی لەم شێوەی پێدەدێت بە 1000 یان 2000 دینار. زۆری سیمکارتی کۆمپانیەکانی نێو هەرێمی کوردستان و عێراق لە بازاڕەکانی کوردستاندا چ جۆرە ڕووداوێکی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە، چەندە لە خزمەتی ئاسایشی نەتەوەیی و نیشتیمانی کوردستانە، چەندە لە خزمەتی ئاسایشی کۆمەڵایەتی و خێزانەکانە. بۆچی دەبێت کۆمپانیەکان بەم شێوەیە سیمکارت بفرۆشن؟ هاوڵاتیان چی دەڵێن؟ خاوەنی کۆمپانیەکان چی دەڵێن؟ فرۆشیاران ڕایان چییە؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. پێم بڵێ ئێوە کاسبکارن سیمکارت شتیوا دەفرۆشن؟ چەندە بێ و کارە دەکەین؟ ئەمە نێزیی 11 سال دەساڵێت. باشە ئێستا سیمکارتێکی زۆر لەو بازارە دەبین نەک لە هەولێر لە دووهۆک لە سلێمانی. ئەوە چییە هەموو سیمکارتە مەسەلە چییە؟ شەریکەیە شەریکە تۆزی دەکەن شەریکە تۆزی شەریکەکان مەرزی چیە سیمکار بەناو دەکەن دێتە بازار یانی مەرجەکەیەوەی پارەکەت دەیت و دەبێت هەرەوەندێ بەناوی کەس ناکرێت بەناو دەکرێت ئەزیت بازار ئەو کاتێک کە لە شەریکە دەکەن بەناو دەکری ئەزیتە بازاری بەناوی چی دەکرێت خوازانی ئەو سیمکارتە کە دێتە بازاری پێ دەرێن سیمکارتی علوت علوت ئەو علوجە ئەوەیە ئێستا ینی بێدایک و باو بەڵێ بێدایک ئێستا من مثالەن مندوبە شەریکە چیمە ئەجا هەر کۆمپانیایەک و هەر شەریکەک بی چ بابەتێک بی هەر سیمکارتێک لە هەر جۆرەك نێزیک 1000-2000 سیمکارتێک تەوزی ئاکرێ ئێستا من دەم سیمکارتە چی جەنابەت ئەمن مندوبم دەیەکنە من سیمکارتەکەم لێ دەکڕی ساڵان بە ناوی خۆت دەکەی و دەڕۆی پاشەوەی کە جەنابەت ڕۆیشتی جەنابەت کە ڕۆیشتی ئەمن وەکو مندوبەک چ لە جەنابەت دەکەم کە بەبێەوەی جەنابەت ئاگداربی هەر دەستم لەسەر نفوس و علوان و نانوشانی تو بەبێەوەی ئاگداربی 6 سیمکارتی دی 7 سیمکارتی دی تەبعەکەم لەسەر نفوس و شتی تو تەنانەت تەوقعچی هەرکە زای لەسەر شتەکەی دەکەم یعنی ساختەیە سەختە چی دەکاتن ئەو کەسا کە سەختەکەی کرد سیمکارتەکە 6 قڵەکە بە ناوی جەنابەت دەرچووە دێتە بازار دەفرۆشرێتەوە ئەلوجەکە بەم شێوەی دێتە بازار 7 سیمکارتەکە بە ناوی جەنابتە لە کۆمپانیای بەڵێ لە کۆمپانیا وەکو کۆمپانیا هەر کۆمپانیایەک بیتن بیا شتێک بی ئەوانە عەقدەکەیان سەختە نییە ئەسڵیە لە کۆمپانیایەکان وەکو سزای کۆمپانیا هیچ کێشەی نییە بەڵام وەکو مندوبەکان ئەوان تاوانبارن لەسەرەوەی کە ئەو سیمکارتەی لە بازاڕی دەفرۆشێ وەکو علوت ئەو هادێتە باشە تو پێم بڵێ ئەو سیمکارتەی کە هاوڵاتیەک دەیکڕی هاوڵاتێک کە سیمکارتەکە دەکڕی تاوانە چی پێ بکە بۆ نمونە تەشیر بە ئافرەتێک دەکات چێ لێ پرسیەوە ئەو سیمکارتە دەکەتە سەر بزان بەناوی چیە استەرۆنێت 6 سیمکار بەناوی خۆت ناکەی 6 قڵە چاینی بەناوی توەیە کە مشکلەی پێ دەکرێت سیمکارتە بەناوی تووە بانگ دەکەن دەگەی بەڵام کابرا نازانێت سیمکارتە بەناوی خۆیاتە دەری کەوایە ینی تاوانباری سەرچی نادۆزێت نادۆزێتەوە ینی هەر کەسێک بێ تاوانێک بکات لە ڕێگای سیمکارت تهدیدی کەسێک بکە هەڕەشە بکات سوکایەتی بکە ئاساییە نادۆزێت ژمارەیەکی زۆر لە سیمکارت لە بازار بەبێ ئەوەی ناسنامە بدرێ دەفرۆشرێ پێ دوایە ئەمە لە قازانجی هاوڵاتیان زەرەر بۆ زەرەر وەڵا پێ تهدید دەکرێت ناموس عالەم پێ هەتەگە دەکرێت سیمکارتەکە دەستچێن پێ دەکەن لە بۆ سەعاتێک لە بۆ داقێک پاشوی دەستچێنە و نازەوەی ڕۆژە برادێک ئەو وەزای بەسەردا هات نیوەی شێ تەلەفۆنی لۆکرایە لە مەتارێ و بگەڕێەوە ئەگەر نادەت کوژین 100 تەلەفۆنی تکەمان لۆ کردیە و سیمکارتەشکای نازانی چێ مەسەلەکەم بۆ بژێرەوە کاردا چۆتە مەتا برادەرەکەم ئی خۆم شخصی چویتە مەتا تەلەفۆنە نۆکردێ بە سیمکارتێک بزوو بگەڕێەوە ئەگەر نادەت کوژین دواتر هەر ڕاست تیکیت و میتیت ئەوانەی هەمووستا گەڕایتەوە زۆر ترسا بەڕاستی تەلەفۆن و دەکەین ئەو سیمکارتەشکە ئیسفادەی نییە بچ شکاتشی لێ بکەیت تازە کابرا ڕۆی ڕۆی هەرکەس نازانی چێش باشە تۆ وەکو هاوڵاتێک چ دەڵێیتە حکوومەت وەڵڵاهی ئەی لە وەچی ئەوروپای وەچی هەر تورکیا و نێزی کە تەنیشتمانە
بەجەواز بە نفوس بە هەویەک سیم کارتی خۆت وەرگرێتەوە. ینی دەبێت لەمە دووە چارەسەری و پێشە بکرێت زۆر هەم لە ڕووی ئاسایشینەتەوەی زۆر غەڵەتەوە تە بە 2000 سیم کارتانە لە بەرامبەرداندا هیچ بێمەعنایە زۆر بێمەعناش. کاری سیم کارتی دەکەن لەمێژە والله تقريبا ل 2005 ئەوانەی ئێستا دەبینم هەمووی سیم کارتە قەفێلکە هەمووی سیم کارت سیم کارتە هەر هەمویان ئەوە بەدەستە دێ بەو شێوەیە سیم کارتەکان بەخۆی وەچلەکان دەفرۆش وەچی لە کارەوە ئێوە لە سنتەر دەکڕن ئەمە لە سنتەر ناکەن ڕاستە ڕاستە خۆ ناکەن سنتەر دەداتە مندوبەکانی خۆی ئەوانش دەینن دەفرۆش باشە ئەمە ئێستا ئەگەر سیم کارتێک بکڕم پێویستە چی بدەم چی بکەم هیچ نادەی هیچ ناوە ینی ئێستا ئەو سیم کارتە بە چەندە بۆ نمونە ئەو سیم کارتە بە 2000 بە 2000 بە 2000 دیناری خاتر خطوریش نییە خاتی تێدانیەوە 2000 ستاندارد باشە ئەوە لە سۆرەکەی بە 2000 ئەدەی لە شینەکەی با ناوی کۆمپانیەکان نینی ئەویش 2000 ئەویش 2000 ینی لە سۆرەکەی بە 2000 لە شینەکەش بە 2000 باشە شەریکەی تریشتان هەیە شەریکەی باشە بابینە ئەم شەریکەیە ئەمە بە چەندە ئەمەش بە 2000 هەمووی 2000 باشە خێر ئەمە سەرانە هەمووی 2000 بەخۆی لە شەریکەی وەردەگیرێ دەرێن بە 1000 نای بەس ئەمە گرانتر دەکرێت لە شەریکەی بە 1000 تۆ لێرە هەر کەسێکیش بێ بەس پارەکە بدە سیم کارتەکە هەر ئەوەی هەر ئەو هایە لە زۆر جیانەوە یانی لە کوردستان هەموویەوە سلێمان باوەڕکە لە هەموو جێ کوێ لە هەموو جێ هیچ پێویستی بە ناسنامە و بەخۆی پێشتری ئەوەی دەویست بەس ئێستا ئەوەی ناوی زۆربەی خەرک ئێستا سیمکارتی بەکارنانی زۆربەی زۆری بوویتە ئەنتەرنێت پێم بڵێنەوە فرۆشتنی ئەو سیم کارتە لە بازار بەم شێوەیە ئاساییە بەم شێوەیە ئاسایی نیە بەس یعنی شتێکی تر دەگۆڕێ هەیە کە بڵێ لەو شەریکانە کە دێتن تەوزیع نەکرێت کە تەوزیع نەکرا من ناتوانم بیفرۆشم ینی بەڕای تو یەکەم جار شەریکەکە سوودزبارە دەبێت شەریکە نەفرۆشی سیم شەریکە سیمکار تەوزیع نەکاتن نیکە کە تەوزیعی کرد بەناو تەوزیعکات وێ یان شەکە لەست قانونی بێتن کە قانون بوون لەکوێ بهێن گەر لە شەریکە نێت من لەکوێ دەیهێن ینی زۆری ئەو هەموو سیم کارتە ناقانونیە شەریکەکان سەرپێچی شەریکەکان سەرپێچی باشە ڕووداو بووە هیچ برادێکتان لەسەر سیم کارت تووشی ڕووداوێک بوو بێ وەرەوەڵا ڕوودا بە تاکی دەوێت کە سیم کارتەوە هەرزان بکرێت لە بازاڕی بفرۆشرێ سیم کارت 5000 هەڕاستکرێت هەڕاست دەکرێت 2000 و نازم سیم کارت نهێنی و هەرزانیە چییە؟ نێنێ وەرزانی لە شەریکەی تەوزا دەکرێت کاکە باشە لەبەر شەریکێک دەکاویت کەش دەکاویت چیە چاولێکەوەی چاولێکەریدا منافەسەی لاتێ ئەوە هەشقل بە 1000 ناری تەوزە دەکەەوە بەبێ پارە تەوزە دەکە هەمی چاولێکەکە چاولێکەری کابراکەت نکرێت هەر سیم کارت لۆ چێت کەتنی پێ دەکات هەر سیم کارت بۆچی بۆ نمونە شەریک لەگەڵ حەوت سیمکار دەداتن بەس ئەوەی چییە یعنی وەکو بڵێ بەناوت دەکاتن بەناوی دەکەوەی یانە ئەوەی تردی لە بازار دەیفرۆشێت و بەناوی شیتی ئەیفرۆشێتەوە مندوبەکان ئیهێنن ئەیفرۆشنەوە باشە ئەو سیم کارتە هەرزانانە بۆچی بەکاردێنە پێ وایە بۆ پێویستی خۆستە بۆ ڕابواردن بۆ ڕابواردن ئەو 6 ساعتەوەتە پێ پیشان دەبزان بە سێ ڕقەمە تەلەفۆن دەکە بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی قسەی دەکات ئەم شەو ئەرێوەڵ ئەو شەو ئەم شەو تەلەفۆنیان جواتری ڕقەمیشا ئەوەچ ئەوە بەسێ ئەرێ بەخوا بەسێ زمان قسەی دەکات تەشقەڵیان وڵاتی نییە شەریکەکانە خەتا شەریک دەبا سیم کارت بێتە 50 دلار با بکاتە 100 دلار با لە بازار تەوزیع نەکردی با لە شەریکەی بەخۆی لە بەناوی خۆی نەبی وەرنەگیرێت کەوایە حکوومەت کەم تەرخەمە لەوەی چارەسەر ئێستا هیچ گەنجەکە لە بازاری دەستی بەر پازە سیم کارتی لە باش ئێوە لەگەڵ ئەوەن ئەو دیاردە نەمینێ لەگەر بینەوە دیاردێ نەبینێ باز با لە شەریکەی تەوزیع بکرێت لە شەریکەی تەوزیع با لە شەریکەی تەوزیع ئەوە نەک بڵێ کە ینی مندوبەکان لێکوانەکە با بڵێن هەیە 6 دەفتەری سیم کارتی دەکرمە سەخۆم دەکەمە مارسبێنە بێ لەمنی بگری ئەمە گونا ئەم سیەلۆ لە من دەگری بڕۆ لە شەریکەی مەمنوعی کرد تۆ ئێستا ئێرانی سیم کار دەتوانی بکڕیت من دەقل سیم کار دەتوانم بکڕم دەتوانی بە عەرەبانەوە گووە بچم پاکەتی جگەرە بکڕم چمە بەستێکیش هەر مەبارەزێکم پێ دەکەم سیم کارتی زۆر هەیە میوادارم ئەو کەسانەی سیم کارت توشتی دەفرۆشێن ئەوە قەدەغیان کەن لەبەرەوە سیم کارتە شتێکی بێهۆ بێ سەبەبە ئێستا ژن 100 ماڵ لە بەدەستە ئەو سیم کارتانە خراپووە دایکێ منداڵی ساوایە کابراک لە خۆ تەلەفۆنی لۆ کات ماڵی لێ خرا دەبی و جاری وایە ئیساعات بە درنگانی شەو تەلەفۆنێک ژمارەکە ناناسی بەڵێ سعادی شەو تەلەفۆن هاتیە لۆ من ئەمن
بەخۆم خوێندەوارە نییە تەلەفۆن لە من ناتی بە زۆر کەسم دیتیا کە چێشیان لەو پێیا بوو لەسەر ئەو سیمکارتان ئافرەتێ خوێندەواری نییە ژمارەیەکی بۆ دێوا دەزانی کەسی خۆیتی کەسە چی بێگانە دەردێت بەڵێ کەوایە پێویستە حکوومەت چارەسەریەوە چارەسەری کا دەبی ئەو شتانە هەمووی بە ئەوەی بەسەنەد و بە هەوی و شتیوالە ئەو سیمکارتە بفرۆشێ نەکەوا لە خۆڕا لە ڕەشەوە سیمکارتی بکڕی ئەم دنیوارە هاتمێرانە عڕبانێک ئەلێرە بوو ئەو مۆبایلەی دامێ بە 16,000 کاتخوا مۆبایلەکەی ببینم بە 16,000 یعنی تۆ سیمکارتت نەکڕیوە نەخێر تو بەس مۆبایلت کڕیوە بەس مۆبایلەکەم کرد هاتووی مۆبایلێک بکڕی باش ئەو مۆبایلت کڕیوە کێشەکە چی بۆ دواتر ئەو مۆبایل ئێستا بردمەوە ماڵە شحنی ناخۆ شحنە چی ئەوەی دایمێ عادی بە سینیشی نەدامی ئێستا سینیە گوتی سینی نیە سینی دەچوە شانیش ناخوا شحنیش چەند دەبیت چاوەڕێ و کابرایە دەکەی لە سحاتەشتیوە ناشتەوە نهاتووە کەوای فێڵی لێ کردو بەڵێ ئەرێوەڵا فێڵی لێ کردیمە هەرێوەڵا یعنی تۆ وا لێ دەکات جارشکە لەسەر مێز شت نەکەی نا قەتەشتیوە ناکەمە خەڵەتیوە ناکەم باشە تۆ سکاڵە تۆمار دەکەی ئێستا بەڵێ ئەرێوەڵا گەلێ مەر نەگری تۆ سکاڵی لەسەر تۆمارەکە پێم بڵێ تۆ دانیشتی هەولێری بەێ بەعسل داشتێ باشە لێرە دەژی نەخێر ئێستا لێر ناژم وەقەتاتون لە ئەوروپا دەژی باشە پێم بڵێ لە ئەوروپا کەسێک بێ سیمکارتێک بکڕێ بەێ چۆن دەکڕێ دەبێت چی بدات تۆ سیمکارت تێلێ وانە بەێتە سیمکارت سیمکارت دەبێت و هەر کەسێک سیمکارت بەناوەکەی خۆی بێت بە ناوی خۆی بێ ژمارەیە بە ناوی خۆی بیت دەبی ناسنامەی بدا ناسنامەی بدا ئەنی ئەو شتەی بدەکەوا لێ داوات دەکەن مەسەن ئاین مکوێرە دەرێ ناسنامەتە بێت و هەر ئەوە دێ ناسنامە هەر کەسێک بۆی نییە 2000 دینایان $2 یان €2 بدا پێشان شتانە هەبوو لێژ ئەو شتانە هەبوو بەڵام وەکوێرکانە سیمکارت بەکارایت بۆ شتی خراپ و یان بۆ شتی ئەوە هەر کەس بەزۆ خۆی تەلەفۆن بۆ یەکیان بۆشان ئەوە نیە لێ باشە پێدوان نییە بەکارهێنانی سیمکارت بەبێ ئەوەی خاوەنەکەی دیار بێ هەڵەیەکی گەورەی هەم زیانی بۆ ئاسۆشی هەم بۆ خێزانێ زیانی بۆ هەموو لاکە تۆ کۆوەستایەکی مۆبایل زۆری ئەو هەموو سیمکارتە ئەلوورجانەی وەکو خۆتان باسی لێوە دەکەن یعنی لە قازانجی هاوڵاتیان لە زەرەری هاوڵات زیادی هاوڵاتیە چۆن پڕ سیمکاتە پڕ سیمکات هەر هاوڵاتێک دوو سکاتی دەیفرەت دوو قڕشە دەینم بۆ ئەوەی پێ دەکەم ئەوە وا دەڵێ ئەوا دەڵێ یعنی بۆ شتی خراپ بەکاری خراپ بەکارێنن بەڵێ هەموو 1000 2000 3000 کارش پێنج نیشت دەیە کارەکە هەرزانە ئەسکاتەکە هەرزانە قڕشی دەکەم یعنی تۆ تووشی حالەتی وا بووی کە خەڵکانێک ئەو سیمکاتانە بۆ مەرانی خراپ بەکات بەڵێ زۆریش باش ئەو ئەگەر بەو شێوەیە بێ حکوومەت تاوەکو ئێستا یعنی چاوپۆشی لەوە کردووە کەوایە زەرەری گەیاندووە بەڵێ زۆر هەرزانە 2030 قەڵ 230 دەراتن سفردرا باشە تۆ پرسیار دەکەت فرودرا تۆ قەت پرسیار نەکردەوە وەکو وەستایەک لەو کەسانی کە سیمکارتە دەفرۆشن کاکە ئەمە لە چێ دێ چۆن دێ زۆرم پێ کردیان دەرێک کاکە تەلەفۆنش دەکەم ڕقمێکە چ تەلەفۆن قەپا دەکەم دەگا دەشێنم باش ئەو سیمکارتانە بەشی زۆریان بەس کوڕ بەکاری دێنین یان کچیش وەڵایی زۆر بە کوڕی کوڕەکان بەکار بۆ شتی خراپ بەکار حالەتی وات بینیوە بەڵێ زۆرش فولە دوکانمی زۆرە هەموو شکایە تۆ چەند جۆرە سیمکارتێ 5 جۆرەیە 5 جۆر تێ بەڵێ ژمارە سیمکارتەکان چەندە 10,000 سیمکارت دەبێت 10,000 سیمکارت بەڵێ این پەیوەندیکردن تەلەفۆن بەڵێ و ئینتەرنێت بەڵێ نا بەس پەیوەندیکردن ئەم سیمکارتەکە ئینتەرنێتی لەگەرە هەمووی دەتوانی ئیشتراکی پێ 10,000 سیمکارت بەڵێ هەمووی بەناوی تووە نەخێر هیچی چۆن ئێستا چۆن وەچی لێک دێ لە بازار 10,000 سیمکارت وەردەگری دەینی لەسەر مێزەکان و دوکانەکان تەوزیعی دەکەن ئەی بەناوی چێە بەناوی چێ هەر بەخۆی تەفعیلی دەکات چەند زیاز تەفعیلێک وەردەگری و تەفعیلی دەکات باشە بەس ئەوە ئاساییە بەناو ینی بەناو دەکرێ بەناو ناکرێ سیمکارتەکان بەس کۆڕەکە بەناو دەکرێت هیچ سیمکارتکە نەزین و نەئاسایی بەناو ناکرێت یعنی ئێستا کەسێک لە تۆ سیمکارتێکی کۆڕک بکردێتوانی بچی بەناوکە نەخێرەمە لێ ناستین ئەوانی تر بەناویش ناکرێت نەخێر ئەوانی تر بەناویش ناکرێت ئەو قازانجی خۆیان دەین لە بازار و ئەو بازاریان پڕکردوتەوە باشە ینی پێ وایە ئەمە شتێکی باش بیان خراپ بێت وڵایی بەخۆی ئەوی باشی بەکاری بینی باشە بەزەوەی بەخراپ بەکاری بینی لەم شوێنەکە باش ئەگەر سیمکارتێک لە هەر شەریکەیەک بەناو نەکرێ کابرا بۆچی دەکڕی ئەگەر مەبەستی خراپە نەبێت لە سیمکارتەکە یخۆم هەموو کەس ئێستا هەر نەفەر و 3 سیمکارتی لە بەڕدا هەر سیمکارتەکەش بۆچی ئێمە بۆچی ژمارێکی زۆر لە سیمکارت دەبیندرێتن ینی خواستی زۆرس ئەو سیمکارتانە
خواستی زۆرە زۆرە بەردەوام خواز لەسەر بەردەوام خواستی بەردەوام خواستی بێ ینی خەڵکانەکەی چەند سیمکارتێکی هەبێ خەڵکی هەیە دوو سیمکارتی سی سیمکارتی هەیە یەک شخصە سێ سیمکارت هەیە دوو سیمکارتی سی ینی نۆرماڵە ئێوە بە ناوی دەکەن ئێستا زۆر احتیاط ژمارەی جوان بەس لای ئێمە دەست دەکەوی مەسەڵەن هەمووی پاترین لە بۆ دانایە سعرشمان لە بۆ دانایە کەمترین ژمارە لای ئێمە بە $30 و کۆستەکەی دەڕاتە مەسەڵەن دوو دەفتەرە دوو دەفتەر ینی سیمکارت هەیە دەکاتە $20,000 $20,000 بە $40 $50 بە پێی جوانیەکەی تەسعیلمان کردووە خەڵک زۆر ئاز لە ژمارەی جوانەکە لەبەرەوەی بەخۆ شعاری ئێمەش ئەوەیە ژمارە جوانەکان وەڵام دەدرێنەوە. وەک دەزانرێ سێ کۆمپانیای ڕکابەری بەهێسێ لە هەرێمی کوردستان بۆ پەیوەندیکردن لەگەڵ ئەوەی کە تا ڕادێک نرخەکانی سیمکارتەکان هەرزان بووە هاوڵاتی هەژار و هەموو کەسێک دەتوانانی سیمکارت بەدەستبێنێ بەڵام ژمارێکی زۆر لە سیمکارتی هەر سێ کۆمپانیەکان بە کۆمپانیەکەی ئێوەشەوە دەبیندرێ ئەو سیمکارتانە لەسەر شەقام کەوتون ئەمە بۆچی؟ ئمە دوو بەشی سێڵزمان هەیە فرۆشمان هەیە بەشێکی سێڵی یان فرۆشی مباشرە دارێکدا بەرێگای شۆپەکانی کۆڕەکە کە لە هەموو عێراقدا هەیە بەشی دووەمی فرۆشمان هەیە بەرێگای وەکیلە فەرمیەکانی کۆڕەکن لە وەکیلەکانەوە ئیتر تەوزیع و دابەشەکرێنە بۆ ناو بازار بەشی فرۆشی مباشر و دارێکت کە لە پێوەستەکانەکرێ ئەوە بە ئالیەتی بەرنامەی تۆسیقی ئەکتۆن پێڵێن ئیرجستریشنە کە لەسەر داواکاری CMC عێراقە هەیەی ئیتسالات لەسەر ئەوە ئێمە بەو ڕێنماییە ئیشە و کاری خۆمان جێبەجێەکەین هەروەها لای وەکیلەکانیشمانەوە لە ئەو مۆزوعکە باست کرد کە دەگاتە لای هاوڵاتی یاخود ناو بازار و دوکانەکانی ناو بازار لەوێ ئێمە ناتوانین تا آخر نقطەی فرۆش متابعیان کاکەستان تۆ وەڵامی ئەوم بدەوە یعنی ئەو سیمکارتانی کە لە بازار دەبیندرێ من پرسیارم لێ کردوون دەڵێن بەبێ ئەوەی تۆ ناسنامەیەک بدەی ئێمە لە باتی یەک سیمکارت دەتوانین 1000 دانە سیمکارتت پێ بفرۆشین بەڕاست ئەو سیمکارتانە ئێوە بەبێ ئەوەی ناوی سیان تۆمار بکەن لە سیستەم تۆمار کرێ سیمکارتی وها ڕازی دەبن بفرۆشرێ ناشتوانە دەوان نازانم ئەو معلومات هیچم نییە ینی بەس بە ئێمە متابعی ڕۆژانە متابعمە لە هەموو عێراقدا تیمی فرۆشمان لە هەموو عێراقدا هەیە حاڵەتی وامان نییە هیچ ینی هیچ سیمکارتێک ناوە لە کۆمپانیەکەی ئێوە ئەگەر ناوی سیانی تۆمارنە هەر ئەکتیڤ نابێ کاکە ینی هەر ئەکتیڤ نابێ ئەگەر دەبێ بەو پرۆسەیە بە تەواوەتی تەواو کاتن ئەو جا ئەکتیڤ بێلایەنەکە هەر زیندی نابێ باشە پێت وایە ئەوانەی کە وەکیلی ئێوەن سیمکارتەکان دواتر دەفرۆشنەوە ئەوان چەند سیمکارتێک بە ناوی خۆیان دەکەن پێت وایە کێشەکە لەوەیە من ناتوان بڵێن بزەبت چێشەکە لەکوێیە بەس چێشەکە لە بازار دێت چونکی دوکانداری ناو بازار تەنها بۆ کۆڕەکیش ناکات ینی لە زەینی لایە ئاسیای لایە کۆڕەکی لایە فاستینکی لایە هەموو کۆمپانیەکان کە لەو بوارە ئیش دەکەن سیمیان هەیە و هێڵیان هەیە ئەو ئیشە دەکەن یان تەنها لە بۆ کۆڕەکە ئەو ئیشە ناکەن بێگومان تەواوی کۆمپانیا کە من لە سەرەتادا ئاماژەم پێدا بەڵام با بینەوە سەرخاڵێکی دیکە من یەکێک لەو کۆمپانیانە سیمکارتەکانم بینیوە ینی سیمکارتێک بە 2000 دینار کە من باسی کۆمپانیای ئەوە دەکەم بێگومان هەموو کۆمپانیاکان وان سیمکارتێک بە 2000 بەڵام وحدەکەی 5500 بۆچی دەبێەوەندە هەرزان بێ مەسەلە چییە؟ لەوانەیە وحدێتیانە بێ ینی ناتوانانی بڵێ 100 قسەکەی تەواوە ینی ئەو شتاکرێ لەناو بازار ناتوانین هەموو شتێک لەناو بازار بکرێ پەیوەندی بە کۆمپانیای کۆڕێک هەبێ بازارە بەڵام لێرە من دەبێ ئاماژە منافەسەیە ینی منافەسەیە وا دەکەن لەوانەیە طبعا نەکیت لەوانەیە منافەسە بێ لەوانەیە چۆن بە دەستی گەیشتیە چی لێ کردیە لێرە حەز دەکەم ئاماژە بە ڕۆڵی حکوومەتیش بکەین لێرە یان هێز ئەمنیەکان کە دەبێ ئەو ئەرکە بینەوە بەڕاستی ینی ئەرکی سەرشانیانە تەنزیمی ناو بازار بکەن.
ژمارێکی زۆر لە سیمکارت دەبینین لە بازارەکان لە شەقام لە دوکانەکان بۆچی ئەم سیمکارتانە لە بازار زۆر سپاس کاک کامەران لۆ کەناڵی 24 بەڕاستی پرسیارێکی زۆر زۆر گرنگت کرد هیچ سیمکارتێک لە کۆمپانیە دەرناچی ئەگەر تۆمار نەکرابی بە طبعاً پێشە مەنیوەڵ بوو بە وەرەقە بوو بەس ئێستاکە بۆ بەو شێوازەی ئەلیکترۆنی یعنی حتا ڕسمیش بە ئەلیکترۆنی ئەجیرێکەوە تا ئەبیتە هەمووی داتا و سیستم بەس ئەمە یعنی وەکو برێن ینی هیچ سیمکارتێک لە کۆمپانیەکەی ئێوە ناچێتە دەرەوە ئەگەر ناستامی پێنە سەتی سەتە ئەوە ئێمە متەکدین لەبەر ئەوەی سیستەمەکەمان وەها دروست کرایە کە ئەو سیمکارتە کە تەفعیل ئەکرێتن ئەگەر حتى ئەگەر ئەوەشی وازح نەبیتن سیمکارتەکە بە خۆی لە ماوەی یەک هەفتەی ڕەفزی ئەداتن کەوای ئەو سیمکارتەیە ئێستا لە بازار دەفرۆشێ بۆ یەک هەفتەیە بۆ یەک هەفتەیە نەک بۆ یەک هەفتەیە خۆی تۆمار کرایە بەس ئەمن پرسیارەکەت زۆر زۆر مهم بوو لە لای ئێمە و حتا کۆمپانیەکان کەش ئێمە داوا لە حکومەتەکەین ئەو سیمکارتێک کە مەوجودە لە بازار بەڕاستی ئەوە ئەمە وەکو کۆمپانیایەکی جیهانینە لە هەندە وڵاتە هەینە زۆر زۆر شێوازەکی ناشرینە کە لەسەر کارتۆنەکی کورسیەک لە زادە هاوڵاتی ئەفرۆشیتن ئەوە حکومت دەبی هاوکاریمان بکات ینی ئێوە لە مەبدە ئەو ڕازی نین سیمکارتان لە بازار لەسەر شەقام بکەن ئەوە بە ئیجازێمەنیە هاوڵاتی دێتن لە خۆی تۆمارەکاتن دەچی لە بازاری دەفرۆشتن کەواتە دەبی حکومت بە چ شێوازێکی حەقی هەیە ئەو شتەی بفرۆشی ینی پێ دوایە دەبی هێزەکانی ئەمنی ئاسایش پۆلیس ڕێو شوێنێک دابلینەوە سیمکارتانە قەدەغە بکەن مەشاکلی زۆر لە حکومەتی کە مەکاتەوە چونکی لەبەر ئەوەی ئەو سیمکارتە ئەمە کە هاوڵاتیەکە کە دێتن کە سیمکارتەکەی بەنای خۆی تۆمارەکاتن کە تۆماری کچوو لە بازاری فرۆشت وەبی ئەو بەرپرس بیتن کەواتە هاوڵاتیش ترسی ئەمینتەوە مەشاکلی کۆمەڵایەتیش نابیتن باشە کەوایە ئێوە داوە لە حکوومەت دەکەن بەێ ئیتر بەس واللهی بەڕاستی زۆریش بەسە و ئەمە وەک پێم گوتی شێوازیمە کە وەکو شەریکەتی جیهانی کە بێگانیەک دێتن لە وڵاتەکانی بەتەن کوێت و ئەو وڵاتانە کە ئەو بەو شێوازی ئەبینن بەڕاستی شێوازەی ناشرینە چونکی ئەرێ ینی ئەمە بە مەلاین سەرفەکەین معقولە سیمکارتی مە لەسەر مێز و کورسێکی بفرۆشرێت کێشەی بۆ ئێوە دروست کردووە طبعا کێشەی زۆریشی بۆ دروستکردینە زۆر مەشاکلمان هەیە ئێستا زۆر بە هاوڵاتی کە دێتن لە بازاری دێ ئەکریتن ئەری کاکە لۆم بەناو بکە کە لە سیستمە دێن بەناو کرایە کەواتە هاوڵاتیەکە خۆی فرۆشتیتی ئەوە بۆ ئێوەش کێشێ بۆ ئێوەش کێشێ بەێ بەشی زۆری کۆمپانیەکانی پەیوەندیکردن نایشارنەوە کە ئەو سیمکارتانەی بە ڕێژەیەکی زۆر لە بازار هەیە تەنیا لە هەولێرە وەک پایتەختی هەرێمی کوردستان لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان لە عێراقیش حاڵەتێکی لەم شێوەیە نییە هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێنەوە کە بەشێکی زۆر لە گەنجان ینی خواستی کڕینی ئەم جۆرە سیمکارتانیان هەیە ئەوان دەڵێن زۆری ئەم سیمکارتانە چێبڕچەی بازارە لە نێوان کۆمپانیەکان بەڵام پێویستیشە هێزەکانی ئەمنی و ئاسایش ڕێگری بکەن لە زۆری و بۆری ئەو سیمکارتانە لەسەر شەقامەکان چونکە خۆی لە خۆیدا نەبۆ کۆمپانیەکان سوودێکی دەبێ و نەبۆ ئاسایشی هەرێمی کوردستان چارەسەر پێداچوونەوە و بڕیاری تازەی وەزارەتی ناوەخۆیە لەوەی ئەم جۆرە سیمکارتانە لەسەر شەقام بنەبڕ بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.